ڤایرۆسی سوریژە لە پارێزگای کەرکووک سەری هەڵداوە و سەرەتای تۆمارکردنی حاڵەتەکانیش لە هەردوو قەزای حەویجە و دووبز بووە لە ناو سەنتەری شارەکەش. محەممەدی تەمەن 1 ساڵ تاکە هەڵگری ڤایرۆسەکەی و چیرۆکی توشببوونی لە حاڵەتەکانی دیکە جیاوازترە. ودال اخصائي فحصه بردمە لای پزیشک پشکنینی بۆ بکات ئەو گوتی کاریگەری چارەسەر و سوورێژە نیە. بەڵام کە بردمە لای تیمەکانی ڤاکسینی نەخۆشخانە گوتیان سوورێژێتی. بەر لەوەی تیمی ڤاکسینی نەخۆشخانە بیبینن گوتیان بیبەرە نەخۆشخانەی منداڵان. لێ پشکنینیان بۆ کرد گوتیان ئەوە هەستیاریە و سوورێژە نییە. دەرزیەکیان بۆ کرد و هێنامانە ماڵەوە، بەڵام تایەکەی هەرزیادی کرد. دەم و لەوی هەموو بوو بە تامێسک، هیچ شتێکی بۆ نەدەخورە. دەم و چاوی هەمووی بوو بە زیبکە و سوور بوونەوە. يصعد عنده حكة عنده حبوب خارجية. دەیان کەس لە کەرکووک لە ماڵەکانیان کەرەنتینە کراون کە گومان دەکرێ هەڵگری ڤایرۆسەکە بن. زیاتر لە 80 نمونەی خوێنیش ڕەوانەی بەغدا کراوە و دەرکەوتووە 7 کەسیان هەڵگری ڤایرۆسەکەن. زۆر مەترسیدارە ئەگەر مناڵەکە لقاحی وەرنەگرتووە. ئەگەر لقاحی وەرگرتووە تۆزێ بە ئاسانتر ئەڕواتەوە، بەس ئەگەر لقاحی وەرنەگرتووە تایەکەی زیاترە بێ، احتیمال لە تەئسیر گۆچکی بکات، تەئسیر سنگی بکات، تەئسیر مێشکی بکاتەوە. بە گوێرەی بەدواداچوونەکانی ڤار دەرکەوتووە قوتابخانەکان بوونەتە ژینگەیەکی لەبار بۆ تەشەسەندنی زیاتری ڤایرۆسەکە. جگەل لە قوتابیەکان لە چەند ڕۆژی ڕابردوو لە خوێنی مامۆستایەکی تەمەن 26 ساڵیش حاڵەتێکی نوێ تۆمار کراوە. ئیدارەی مەکتەبەکانمان تەبلیغ کردووە کە لە بوونی هەر حاڵەتێکی نەخۆشی ئیجراعاتی خۆیان بکەن و ئەو خوێنکارە ڕەوانەی بنکەی تەندروستیکەن و بۆ ماوەی هەفتەیەک یان بە پێی پێویست ئیجازەی بدەنێ. تیمە تەندروستیەکانی کەرکووک هەڵمەتێکی فراوانیان دەست پێ کردووە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە. یەکەمیان پێکوتە و ڤاکسینی بە منداڵ، ئەوەی دیکەشیان هۆشیارکردنەوەی تەواوی هاوڵاتیانی شارەکەیە لە مەترسی نەخۆشیەکە. حاڵەتەکان هەمووی کۆنتترۆلە، بەس ئاگادار خەڵکەکەینەوە کە پاک و خاوێنی زۆر مهمە، کێکە تووشە بێ ئەو شتانە مڕاجعی مەرکەز صحی بکات، دکتۆرە بیبینێ، ئیجرات خۆشی ئاگادار بیان ئیجرات و قاوی وەرگرێت کە مامە بێ خاولەکەی، چونکە ئەمە زۆر خۆجان خۆشە بڵاوە بێتەوە بە کۆکە. سورێژە نەخۆشیەکی ڤایرۆزی گوازراوەیە. سکچون و وشکبوونەوە هەوەکردنی کۆئەندامەکانی هەناسە و مێشک و دەمارەکان دیارترین نیشانەی ناساندنەوەی ڤایرۆسەکەیە. لە وڵاتانی پێشکەوتوودا مردن بە سورێژە نامۆیە، بەڵام لە وڵاتانی هەژارنشیندا ساڵانە 20% توشببووانی ڤایرۆسەکە گیان لەدەست دەدەن. وریا کاکەی ڤار میدیا، کەرکووک.